یەکە سەربازیەکان بەدەر لە مەشقەکانی ژیانە تایبەتەکەی خۆیان لە سەربازیدا وەرزشکاری زۆر بەتواناشیان تێدایە. جارجار خولی وەرزشیان بۆکرێتەوە لە یاریە جیاوازەکاندا. ئەم جارە لە سلێمانی خولێکی فوتساڵ کراوەتەوە کە تیمی حەوت یەکەی سەربازی عێراقی تیایدا بەشدارن کە لە دواتردا هەڵبژاردەی سەربازی عێراق لە باشترینەکانی ئەو تیمانە دروست دەکرێت. حەوت یەکەی سەربازی عێراقی بەشداری پاڵەوانێتێکی فوتساڵ دەکەن لە شاری سلێمانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی یاریەکان و مەشقی جەستەیی هێزەکانی هەفتە بە سەرپەرشتی وەزارەتی بەرگری عێراقی بەڕێوەبەرایەتی مەشقی جەستەیی و یاریە وەرزشیەکان بە بەشداری حەوت تیپ لە سەر تاسەری عێراق پاڵەوانێتی فوتساڵی یەکە سەربازیەکان دەستی پێکردووە. تیپی فوتساڵی هێزەکانی هەفتە لە یەکەم یاریاندا بەرامبەریانی قووەجەویە وەستانەوە و سەرنجام یاریەکە 3-1 گۆڵ لە بەرژەوەندی قووەجەویە کۆتایی هات. بڕیارە لە دوای کۆتایی هاتنی سەرجەم یاریەکان و دەرکەوتنی پاڵەوان هەڵبژاردەی فوتساڵی سەربازی عێراق پێک بهێندێت. ئەمەش بە مەبەستی بەشداریکردنیانە لە پاڵەوانەتی فوتساڵی وڵاتانی عەرەبی بۆ سەربازی. ڕۆژانە یاریەکان لە هۆڵی ساڵح عەلی لە شاری سلێمانی بەڕێوەچێ کە یەکە سەربازیەکان بە پێکهاتەی باشەوە لە وەرزشدا چێبڕکەی یەکتری دەکەن و یاریزانی ئازبەرز و لێوەشاوەشیان تێدایە. ئەم یەکە سەربازیانە چ لە ناو هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە عێراقەوە هاتوون کە ماوەی ئەم چەند ڕۆژە لە سلێمانی کێبڕکەیەکی وەرزشی دەکەن لە یاری فوتساڵدا.